چۆن کورد کەوتە ژێر کۆنتڕۆڵی حیزبەکان و خاوەن بڕیاری خۆی نەما. ئەگزارشت و دەربڕینی کارڵ مارکس بڕیاری سربەخۆ لە ئابوووریەکی سربەخۆوە دێت. ئەمە ئەو خاڵە بوو کە سیاسیەکان زوو درکیان کرد. سەیری کوردستانیان کرد بەهۆی ژیانکردنی سربەخۆیانەی ئابووری، چۆن سەرباری ستەمی سیستەمە یەک لە دوای یەکەکانی عێراق چۆکیان دانەداوە و نەک هەر ئەوە بەڵکو تەواوی شۆڕشەکانیشیان بەخێو کردووە و دەیان جار ماڵەکانیان بەسەردا وێران کراوە، بەڵام ئیرادەیان نەشکاوە و سەر لە نوێ بینایان کردوێتەوە. چۆن بەعس سیاسەتی وێرانکردنی لادەکان و گردانی ماڵەکانی پەیڕەو کرد، بە هەمان شێواز کە کورد لە باشوور جۆرێک لە سربەخۆیی و خودموختاری بەدەست دەهێنێ، بە فۆرم و جۆرێکی نوێ ئەوەیان پەیڕەو کرد بۆ کوشتنی ئەو ئابووریە سربەخۆیی کە لادەکان سەرچاوی سەرەکی بوون و هۆکارێکیش بوون بۆ ئەوەی هەموو شتێک قبول نەکەن لە سیاسیەکان. ئەوان ئەو ماکە ئابووریەیان لاواز کرد و بە ئامان گیان گرت. لادێ بە لادێ و گوند بە گوند دەگەڕان تا خەڵک بکەنە چەکداری خۆیان و موچەیان بۆ بڕینەوە لە پێناو دەنگدان. دواتر هەنگاویاننا بۆ بێبەهاکردنی بەروبوومەکانیان. لەو کاتەوە گەورەترین گورزەیان وەشاند لە ئابووری کورد و سەبەتەی خۆراکی شارەکان کە لادێ و گوندەکان بوون. کوردوتەنی سیاسیەکان کە لە کاتی چەکداربوونیان نانخۆری لادەکان بوون کە هاتنەوە بۆ شار بوون بە ناندڕ، تەنها بە چەکدارکردن نەوەستان، بەڵکو ئەو هاوکێشەیەیان گۆڕیگەر یەکێک لە شارەکان کێشەی ژیانی هەبوایە ڕووی دەکردە گوند. خەڵکی لادەکانیان ناچار کرد بەبێ ویستی خۆیان ڕوو بکەنە شار. ئەمەش لە زانستی کۆمەڵناسیدا پێی دەوترێت کۆچکردنی ناچاری. سەردەمانێک ماستی پڕ بە مشتی لادێ و کەرە و ڕۆن و کەشک و دۆی کوردی سەری سفرە و مەجلیسەکانی دەگرت. هێلکەی کوردی نازی ژەمەکانی هەڵدەگرت. پەنیر و ژاژ و شیرێژ و کەشک و قەل و قاز و برنجی کوردی چەندان گەڕک بۆنەکەی پەخش دەبوو. ئەمە بەدەر لەوەی هیچ کەلوپەلێکی خواردن نەدەهاتە ناو شارەکان، بە تەنها لادێکانی کورد سەرچاوەی سەرەکی بوون. ئێستا سەر سفرەکان لە شوێن نانی تەنک و نانی هەورامی و نانی ساجی پڕ لە ڕەشکە و شمڵی و کولێرەی تەنووری کوردی، سەمون و نانی ئێرانی و نانی لە کیزنراوی سووری و لوبنانی شوێنی گرتۆتەوە. هێلکەی بەسەرچووی وڵاتانی دراوسێ بە گۆڕینی بەروارەکەی دەرخواردی خەڵک دەدرێ. لە شوێن ماستی سربەتوێژی گوند ماستێک دێتە سەر سفرەکان کە کەس ئاگاداری چۆنیەتی دروستکردنەکەی نییە. ئەگەر بڵێن ئەوە پێشکەوتنی ژیانە و کورد نابێ لەمەدا بمێنێتەوە، ئەوە وەڵامەکەیان شیاوی ڕێزە بەمەرجێ یەک وڵات لە جیهاندا بە نمونە بێنیتەوە کە کۆی گشتی شتەکانی خۆی کردبێتە قوربانی وڵاتانی تر. ئەگەر ڕەنگی سووری کوڵمەی سروشتی کچانی لادێ و پەنجەی ماندوو لێ ئاڵاو لە گوانی مەڕ و بزن و مانگە و گامێشەکان بۆنی نێرگز و مێخەک و سیمای دیار و ڕازاوی ئەوان بوو بێت، چەندان کارکتەری مەزن لە نمونەی مەستورە و بەدیعەدارتاش و خانزا و گەزیزە و دایکی ئاریا و مامۆستا سنەوبەر ئاڤێستاکان هەڵکەوتە بن، بەشێک بە جوانی و بەشێک بە قەڵەم و بەشێک بەنواندن لە گۆڕەپانەکە بوونی خۆیان سەلمان دەبێت. لە ئێستادا کۆمەڵێک کەس دروست دەکرێن بە ناوی فاشیۆن لە نوکی پێتاک و مووەکانی سەری هی خۆی نییە و هەریەکەیان تۆپێک نایلۆن لە گیانیدایە و گەورەترین شاعیر نازانێ بە کوێی داهۆنراوە بڵێ و گۆرانی بێژ نازانێ وەسفی چی بکات. ئەمە هەمان ئەو نامۆبوونەیە کە سیستەم لە پشتیەوە کار دەکا و سیاسیەکان بە مەبەست دەستیان گرتووە بەسەر ئابووری تا ئەوان بکاتە فیگەرێک لەسەر شاشە و جارجار بابەتی ڕۆژیان پێ ئاراستە بکات. بەڵام ئەوانیش وەک خەڵکی تر قوربانی ئەو سیاسەتەن، بەڵام درکی ئەوە ناکەن کە لە ڕووی ئیستاتیکەوە ناکەونە ناو ئەو جوانیەی کە هونەرمەندی گەورەی کورد عەباسی کەمەندی گۆرانی بۆ دەڵێت و دەڵێ نیشتیمان خاڵین لە ئابووری سربەخۆ و بڕیاری سربەخۆ، چونکە پڕن لە دامەزراوی سیاسی. گەر جارجار ماندووبوونی گێڕانەوەی ڕانەمەڕەکان ماندووی کردبن، گەر ڕۆژی جارێک مەردۆشین و بێریکردن هیلاکی کردبن، ئێستا هەموو ڕۆژ ئازاری دەوامی سەنگەر بەبێ موچەیی و بەبێ ئیرادەیی ماندووتریان دەکات. خەڵک گەیاندرایە دۆخێک بە دیار هەنار و هەنجیر و مرەبای کوردیەوە پێ بکەن و وایان کرد ڕویان پێکردنە بەرهەمی وڵاتانی دراوسێ کە لە بچووکترین هەنگاودا دەتوانن ڕەوانەی نەکەن و سیاسەتی سکبوشی لەگەڵ خەڵک پەیڕەو بکەن. کۆی ئەم عەقڵیەتە حیزبەکانی دەسەڵات بە بەرنامەکاریان لەسەر کرد، تەواوی خەڵکیان کۆنتڕۆڵ کرد و کوردوتەنی ئەو کانیەی ئەویان لێ خواردەوە نەک هەر بەردیان تێفڕێدا بەڵکو وێرانیان کرد.